ئەم موشەکەی کە دەبینرێت هێندەی نەماوە مێژوویەک دروست بکات، چونکە بەهێزترین موشەکە لە مێژووی ئاژانسی ئاسمانی ناسا لەو کاتەوەی ساڵی 1958 دامەزرا، واتە بەر لە 63 ساڵ کە ئاژانسەکە بەنیازە لە ماوەیەکی نزیکدا ڕەوانەی بۆشایی ئاسمانی بکات. بەڵام دەبێت ئەو موشەکە چی بێت و تایبەتمەندیەکەی لە چیدا بێت. موشەکەکە بە Space Launch System یان SLS دەناسرێت و بەشێکە لە پرۆگرامی ئارتێمیس کە ئەوەش ئەرکێکی ئاسمانیە و ئاماژ لێی نیشتنەوەی مرۆڤە لە سەر ڕووی مانگ بۆ دووەم جار لە مێژوودا لە دوای نیل ئارمسترۆنگ. بەو پێیش بێت موشەکەکە دەبێتە پێشەنگی ئەرکی و نەیگەشتی مرۆڤ بۆ قوڵایی ئاسمان کە لە یەکەم قۆناغیدا مانگ و مەریخ لە خۆ دەگرێت. هەر ئەوەندەش نا، بەڵکو ئاژانسی ناسا بەنیازیشە لەو گەشتەیدا کەشتیوانێکی ژن لەگەڵ کەشتیوانەکانی تری ناو موشەکەکە هەڵبگرێت و ببێتە یەکەم ژن کە پێ بنێتە سەر ڕووی مانگ. ئەوە لە کاتێکدایە دروستکردنی موشەکە کە چەندین ساڵی خایاندووە و چەند جارێکیش ئاڕەسەکردنی بەرەو بۆشایی ئاسمان دواخراوە. ئێستاش لە سەرجەم تاقیکردنەوەکانی تایبەت بە توانە و مەرجەکانی سەلامەتیەوە دەرچووە و ئامادەیە بۆ گەشتە چاوەڕوانکراوەکەی. هەر بۆیە ناسا بەنیازە بۆ دوجار کارپێکردنی بزیۆنەرەکانی موشەکەکە تاقی بکاتەوە کە ئەگەر بێکێشە بێت ئەوا دەبێتە بەهێزترین موشەک لە مێژووی زەویدا کاری پێ بکرێت. موشەکی Space Launch System یان SLS درێژیەکەی 92 مەترە، واتە بە نزیکەی هێندەی درێژی گۆڕەپانێکی یاری تۆپی پێ دەبێت و لە توانایشیدایە زیاتر لە 24,000 کیلۆگرام قورسایی هەڵبگرێت.